سەرەتا بەناوی خودای گەورە و میهرەبان میدیاکاران خەڵکێکی ئازیزی کوردستان، ئێمە وەک ژمارەیەک ڕێخەر و سەرپەرشتیاری نەوەی نوێ لە قەزای شەقلاوە و هەریر و ناحەی باسرمە و ڕواندز و قەسرێ دوای چەندین ساڵ کارکردن و دان بە خۆداگرتن هەوڵدان بۆ چاکسازی ناوخۆیی بەرامبەر سیاسەتی چەوتی سەرۆکی جوولانەوەکە و بەرپرسانی نەوەی نوێ باکی خۆمان دەزاین وازینانی خۆمان لە نەوەی نوێ ڕابگەین و لێرەش بەشێک لەوە کارەکانی دەخەینە ڕوو. لە سەرەتای دروستبوونی ئەم جوولانەوەیە ئێمە لەگەڵیان دابووین و وەک ڕێکخەر و سەرپەرشتیار زۆر خزمەتی ئەو جوولانەوەمان کرد. هیوامان پێی هەبوو بەڵام بەداخەوە بۆمان ڕوون بوویەوە ئەو بانگەشەی دەیکەین بە پێچەوانەی کردارەکان تەنها خۆرخستنە چاوی خەڵکە و هەرگیز مەبەستیان خزمەتکردن نەبووە، ئۆپۆزیسیۆنی ساختن. دووەم، جوولانەوەکە بە تەواوی قۆڕق کراوە لەلایەن سەرۆکی جوولانەوەکە و خێزانەکەیت کە تەنها ئەوان توانای بڕیاردانیان هەیە و کەس بۆی نییە ڕای جیاواز هەبێت لە ناو جوولانەوەکە بەهۆی تاکڕەوی لە بڕیاردان. ئەمەش بۆتە هۆی پەراوێزخستنی کەسەلسۆزەکان و نەوەی نوێ لە جوولانەوەیەکی سیاسیەوە بۆتە کۆمپانیاکی تایبەت بە بازرگانیکردن بە دەنگی خەڵک. سێم، ئەگەر سەیری ڕابردوو ئێستای جوولانەوەکە بکەین زۆربەی کاندید و بەرپرسە باڵایەکانیان یان ژن و مێردن یان خزمی نزیکیان هەرگیز کەسێکیان تێدا نییە لە دەرەوەی خۆیان بێت و لە ناو ئەم جوولانەوەی هاوسەر هەن نزیکەی 8 ساڵە لە پەرلەمانی کوردستان و عێراق بەبێ ئەوە یەک سوودیان هەبێت تەنها بە دوای پەیداکردن و پارە و پۆست و کڕینی ڤێلا لە ئینستاگرامباکان و وەلا پەرلەمانتاریەوە بوونەتە بازرگان ئەبانە بوونەتە هۆکارێک تا خەڵک چیتر متمانە بەو جوولانەوەی نەکات و کە تەنها خزمەتی هاوسەرەکان و خزمەنجەکانیان بکات. چوارەم، نەوەی نوێ لەبری ئەوەی بێتەوە ئۆپۆزیسیۆنێکی چالاک و ڕاستەقینە بە پێچەوانەوە ناسنامەی خۆی لەدەستداوە تەنها ئامانجیان چالاکبوونە لە فەیسبوک و سۆشیال میدیا بەدەیان پەیج و ئەکاونتی ساختەیان هەن خەڵکیان گرتووە بە موچەی ماگانە تەنها بۆ کۆمنت نووسین و تۆمەت دروستکردن بۆ خەڵک. و لێرەوە داوا لە کۆمەڵانی خەڵکی کوردستان دەکەین چیتر متمانە بەم جوولانەوەی نەکەن لەبەر ئەوەی ئۆپۆزیسیۆنێکی ساختن و لە بنەماکە هیچ لە بنەماکانی ئۆپۆزیسیۆنیان تێدا نییە کۆمەڵە کەسێکی بازرگان و ساختەچی و خۆڵبڕی بێمستەوان تەنها ئامانجیان پارە پەیداکردنە و دەنگی خۆتان مەفەوتێنن دەنگیان پێمەدەن و هەموو ئەو قسانەی دەیکەین ڕاستین و خۆمان شەرمەزاری خوددا و خەڵک ناکەین. لە کۆتاییدا ڕاستیەک هەیە دەمانەوێت هەموو لایەک ئەو ڕاستیە بزانن کە دەنگدان بە هەر لایەنێک جگە لە یەکێتی نیشتیمانی کوردستان دەنگدانە و خزمەتکردنە بە پارتی دموکراتی کوردستان. زۆر سپاس.